سڵاتان لە بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. جەژنی ئێوەی بینەر و بیسەری خۆشەویست پیرۆز بێت و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکیان قبول کردبێ. ئەمڕۆ من لە شاری هەولێرم و لە یەکێک لە مزگەوتەکان و لە بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر دەبم و جەژنە پیرۆزە و هەستی خەڵکی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە لەسەر جەژنی پیرۆزی ڕەمەزان و بزانەوان جەژنیان کردەوە بەچی و لەگەڵم ڕەمەزانەی ڕۆی چۆن بوون. بینەر و بیسەرمان من هەستیەوانتان بۆ دەگوازینەوە. مامەجان جەژنە پیرۆز بی. ئەحواڵت باشی جەژنە پیرۆز بی. ئێستا ئەوە جەژنە پیرۆزە لەگە بەشێک لە ئەلچی ئەهلی مزگەوتەکە کرد. دوای دەچێوە جەژنانە لەگەڵ چێ دەکەی یەکەم دارەکەم مارم داری خۆم لەگە داشم دارە دەکەم ئینشاءالله. زیاتر جەژنان بە چ خەریک دەبی؟ سەردانان دەکەی؟ زۆری جەژنان سەردان بە تایبەتی ئەو سەردانەی کە زیاتر زۆر نەدیتیا. جەژنان لە ئەو کەسەیە کە شەنیەت ئەم ڕۆژە دیت ئەوانە کەس نەدیتیا. ئەوانەی ساڵە جارە دەبینی ئەوانەی کەم دەبین باشتر وایە سەردانی ئەو شەوانان زیاتر لە جژنی چی ئەنجام بدەن بەڕای تۆ؟ بەڕاستی یەکەم دیا خۆشی دوایە سەردانی کردنی نەخۆشیان زۆر زروریە. ئەوانەی کە تۆزێک ناخۆشی لە بینیان هەیە ئەوانەی تۆژە کابرا درێگە عادز بووە زیاتر سەردانی ئەوانە بکرێ باشە. ئینشاءالله جەژنی توش پیرۆز بی یۆمە هەر لە خۆشی جەژن دابی. جەژنتان پیرۆز بێ لەگەڵ جەژن چۆنی؟ زۆر باشین ماشەڵڵا ئەو برایەتی و تەبایی لە ناودینی ئیسلامەیە لە شوێنێکی ئەو سەر ئەرزەی دەستت ناکەوی. الحەمدولله ئەوە لێرە جەژنانە لەگە ئەهلی مزگەوت کرد دوای دەچێەوە سەرەتا جەژنانە لەگەڵ چێ دەکەیت؟ لەگەڵ دایکم و خوشکم و برام و دەستی هەمیان ماز دەکەم و لێرەوە ئێستاش بە عەمەلی تەطبیقی دەکەین ئینشاءالله پاشان لەگەڵ دەر و جیران و جێ سەردانکردن و ئەوانە دەست پێ دەکەن. خۆش بێ مامە تۆ لەگەڵ مانجی ڕەمەزان چۆن بوو؟ الحەمدولله خدای گەورە لەمە و لە هەموو موسڵمانان قبول بکات جەژنێکی زۆر خۆش بوو ئینشاءالله خوای گەورە لە قیامەتەش ئەجرمان دەداتەوە ئینشاءالله. لەو ڕەمەزانەی ماندی بووی لەگەڵ ڕەمەزانیان نا؟ بە خودای ماندی بوون هەر ئینسان هیلاکەت هەدەبێ ئەدی ئەجری کۆوەرگرینەوە خوای گەورە الحەمدولله. تۆ لە جەژنانان زیاتر بەچیەوە خەریکی چی ئەنجام دەدەیت مانگی لە ڕۆژانی جەژن؟ مەقسەد لە عیبادەت یان کە بەستم لەوەی کە سەردان دەکەی سەردانی خەڵک دەکەی یاخود جەژنانەکان چۆن پیرۆز دەکەی زیاتر؟ والله ئەوەندی پێمان بکرێت داک باب خزم و تۆست و ئەحباب و برادەر دەبیست هەمووی بەسەر بکەینەوە. لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی کارڕۆی؟ الحەمدولله فەزلی خوای زۆر باش بوو. لەو جەژنە بەتەمای سەرەتا جەژنانە لەگەڵ چێ بکەیت دوای ئەهلی مزگەوتەکە کە لێت؟ ئەوەل لەگە دایک و باوکم پاشان خێزان ماڵمدارەکەم و دۆست و جیرانەکان دواتش خزمەکان. زیاتر جەژنان بەچیوە خەریکی وەکو خۆت چی دەکەی؟ دوای قەیسی خواردنەکەیەوە هیچ قەیسی خواردنەکە سبەینان زۆر پاشە چی دەکەی زیاتر ئەوەیە کە سیلە ڕەحم لەگە جیرانەکان لەگە خزمەکان بەسەرکردنەوەیە ئەوە بەم مسلمانان چی بکەم بەڕای تۆ؟ یەکەم ئیستقامەت ئەوەی کردمان بەبای نەدەوە مامۆستا فەرمووی ئەوە لە هەمووی چاکترە ئاگەمە لە ئەوەی بکە تووشی گوناه نەبینەوە دووبارە خوای گەورە لێمان قبول بکاو. زۆر سپاس. تۆ لەگەڵم ڕەمەزانە چۆن بووی 29 ڕۆژی تەواوی مانگی ڕەمەزان ماگرت؟ خوای گەورە لێ قبول کرد زۆر باش بوو ئینشاءالله. وەکو موسڵمانێک زیاتر لە جەژنی پیرۆزی ڕەمەزان بەچیەوە خەریک دەبی وە جەژنانێک ئەم سێ ڕۆژەی جەژن و بەتایبەت ڕۆژیەکەم چۆن بەڕێەکەی؟ هەمووشۆی خزمان و هاتوۆکردنی خزمان سلێ ڕام بەجێگەاندن جەژنە پیرۆزە لەگەر دایکم بام خێزان ماڵمدارمان. سەرەتا جەژنە پیرۆزە لەگەڵ چێ دەکەی کە دەچێەوە باوکم لەسەر من دای ماڵەوە خێزانت بە پێشەوە ناخەی؟ ماڵی باوکم پێش خۆمانە لەسەڕێترا. خوای گەورە یەکەم چ لێمانە قبول کردبین ئینشاءالله خوای گەورە لێمانە قبول کردووە بەردەوامیمان پێبەخشی. بەڕاستی جەژنی ڕەمەزان وەسفی ناکەی لە پاش ماندیبوونێکی زۆر کە لۆ خوای گەورەیە تەنها لۆ خوای گەورەیە هیچ ئومێدێکی بەشەردا نییە ئیلاهیە لۆیە خۆشەویستی جەژنی ڕەمەزان جیاوازە. خوای گەورە لە هەموو لایەکمان قبول کاتە ئینشاءالله هەرچی موسڵمانە لەر شوێنەکە بە خۆشی بە ئازادی ئەم جەژنەی دەکاتن. پێویستە موسڵمانان چۆن پێشوازی لە جەژنی پیرۆزی ڕەمەزان بکەن و لە جەژنی ڕەمەزان زیاتر چی ئەنجام بدەن؟ جەژنی ڕەمەزان وەکو جەژنی موسڵمانان پێویستە بەڕاستی کەس نەنووی ئەو ڕۆژی نووسن نییە ئەو ڕۆژی سەردانیکردنە ڕۆژی یعنی متابعە و ڕۆژی خۆشەویستی لە ناو خزمەکان و ناو دۆستەکان نەک ڕۆژی پاردانەوە چشت ماندیبوونی ڕەمەزان بە ڕۆژەی جوانە ئەو ڕۆژە جوانتری کردمان مانجی ڕەمەزان بەڕاستی هیوادارم کەسێک نەنوویتر هیچ کەسێک لە ئێمە نەنوویتر و بەدەم خەڵکیەوە بچن بۆی بزانین جێژنی ڕەمەزانە بە تایبەتی لەو جێژنەدا. خزمەتتان دەکەم خواگەدارتانی دەستمەکەنە و گەنجە جوانش لە تۆش پیرۆز بێ. جەژن لای تۆ چی دەگەیەنێ و خۆشت قۆز و جوان کردووە زیاتر بە جەژنان بەچیوە خەریکی؟ وەڵا زیاتر هەر بە یاریکردنەوە.
یاریەکەی لە جەژن یاری خۆشی و لەگەڵ باوکت و ماڵەوە هەڵا باوکم لێرە نییە لە عمرەیە لە عمرەیە دەی ئینشاڵڵا دەگەڕێتەوە کەی بەتەمای بگەڕێتەوە وەڵا لەوانەیە پاس جەژن بگەڕێتەوە دەی ئینشاڵڵا ئێستا کە دەچیتەوە یەکەم کە جەژنانی لەگەڵ دەکەی چێە وەڵا هەر ماریە برا گەورەکەم برا گەورەکە دیان دایکت دایشم لێرە نییە دایکیش لێرە نییە زگە بەخۆ ناشتێت دەی ئینشاڵڵاوان لە عیبادەتێکی گەورەن سەرەتا دەبێت کەواتە ئەی خوشکی گەورەت نییە بەدی دەبێت سەرەتا لەو دەست پێ بکەیت اینجا دوای برا گەورە شتی گەورە مەماری خەزوورتیەوە لەماری خەزووی دەستە خۆش بێت جەژنی ڕەمەزانە پیرۆزی و یاخوام ڕۆژەکە هەر ڕۆژ و هەر خۆشی و جەژن بێت لە تۆش پیرۆز لەگە ڕەمەزانێک بووی زۆر باش بووین ڕەمەزانش زۆر خۆش بوو الحەمدولیلا جەژنانەمان لەگەر ئەهلی مزگەوت کرد دوای لە پاشان جەژنانە لەگەڵ چێ دەکەی سەرەتا یەکەم جار لەگەر خێزانەکەم دەکەم خۆ تەمەند درێژ بێ خێزان پێکەنەوە منداڵتانەیە نەخێر یاخۆ خۆی گەورەی شەڵام ناڵی ساڵحتان پێتدا زیاتر لە جەژنانە تو بەچیەوە خەریکی وەڵی دەستمەوە مارێ یەکەم جار لەگەر خێزانەکەم جەژنانەی دەکەم لەگەر جیرانەکان هەمویان خڕدەبنەوە هەمیان خڕدەبنەوە بە کۆمەڵ دەچین جەژنانە لەگەر دەر و جیرانەکان دەکەین هەستێکی چۆنت هەیە لە ڕۆژانی جەژن زۆر خۆشە هەستێکی زۆر خۆشم هەیە السلام عليكم جەژنی ڕەمەزانتان پیرۆز لەگەڵ مانگی ڕەمەزان چۆن بوون الحمدلله زۆر باشون بسم الله الرحمن الرحیم والصلاة والسلام على رسول الله سەرەتا پیرۆزبایی لە مسلمانان زیان دەکەم بە تایبەتی شارە لێرە خۆشەویست و نوێژخوێنانی مزگەوتی حاجی عومەر بندیان و لە ئێوە کارمەندانی کەناڵی پێم پیرۆز دەکەم تۆ لە مانگی لەو سێ ڕۆژەی جەژنەوە بە تایبەت ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزانی پیرۆز جەژنانە چۆن بەڕێیەکەی تو زیاتر بەچیەوە خەریکی وەڵا زیاتر لە ڕۆژی جەژندا جەژنە پیرۆزە لە ماڵەوە ئەکەین و لە دەست دۆست و برادەران و هەروەها خزم و دۆستان و نوێژخێنان و باشە بەلەم هەوڕێت بپرسم مسلمان پێویستە لەم جەژنیان زیاتر چی بکە وڵای پیرۆزبایتان دەکەم جەژن ڕەمەزانم لای پیرۆز بیارم بە خێراتنی وەش دەکەین مسلمانان پێویستە لە جەژنی ڕەمەزان چی بکەن زیاتر بەچیەوە خەریک بن زیاتر لە مارەکاندانە نشین بێنە دەرەوە جێژانە بکەن و جێژنەم لا پیرۆز بێت و تۆکو خۆت چی دەکەی زیاتر لە جەژنی ڕەمەزان لای ماڵەکان بەسەر دەکەینەوە دەگەڕین ناوکەوەکان لە کۆڵانەکان جیرانەکان بەسەر دەکەینەوە هاوڕێکانوان حەدیثێکمانەیە پێغمبەر خوا دەفەرمێ دەبێت لە جەژنی پیرۆزی ڕەمەزان جل و شتی پۆشتە و نوێ لە بەرکردن تۆشە جلە جوان وەک کرە جوانەیەت تایبەت کردو بە جەژنی ڕەمەزان هەر وەکو خۆت باس کرد لەو حەدیسەدا کە پێ ساڵەم دەرێ جلی جەژن لە بەرکەن و شادی بکەن و تەبەسوم بکەن و زەردەخەنە بکەن و منش هەگوت حەدیسەکەمان تەطبیق کرد و لە سای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێرەشەوە جەژنە پیرۆزە لە گشت موسڵمانان دەکەم دەڵێم ئەی موسڵمانانی بەسۆز هەموو جەژنتان لێ پیرۆز خدا قبول کە لێتان مانجی پڕتەخواتان ببێ بە مەغفیرەت بۆتان بێ تۆشوی قیامەتتان خوای گەورە جەژنی هەموو لایە قبول کە و تاعەت و عیبادەتی هەموو لایە قبول کاتن تۆ وەکو گەنجێک یان گەنجەکانی گەڕەکی خۆتان لە جەژنانە چۆن کۆبنە و زیاتر بەچیەوە خەریک دەبن لە جەژنی پیرۆزی ڕەمەزان لە جەژنی ڕەمەزانە ئێمە وەکو ئەهلی مزگەوت خۆم لە مزگەوتام گەنجەکانی مزگەوتمان ئێمە ماشەڵڵا سیچر گەنجمان هەیە پێکەوە لێرە کار دەکەین لە دوای جەژنە پیرۆزە لە مزگەوتە پاشان بەناو گەڕەکە بڵاوە بینەوە لەگەڵ مامۆستایە سەردانی ماڵەکانەکەین و تەکبیرات دەکەین لە کۆران لێرکوانە عورفێکی زۆر خۆشە پیر و یەختیار و مناڵ و مامۆستا هەمووی پێکەوە تێکەڵ دەبین سپاس بەخوای گەورە الحەمدولله ساڵانە ئەمە قسەی دووبارە دەکەینەوە کە دەڵێن خۆش بوو الحەمدولله خۆش بوو یعنی بەتاکید خۆش بوو و بە ڕوحەکی ئیمانیەوە ئینشاءڵڵا بەڕێمان کردیا و بەردەوامیش دەبین لەسەر ئینشاءڵڵا ئەمە گرنگە ئێمە بەردەوام بین و خۆی گەورە لێمانی وەرگرتی یەکەم ڕۆژەوە بە دیار دەکەین ئینشاءڵڵا بەردەوامیەکەمان بەردەوام دەبین و خۆی گەورە پشت پەنامان ئینشاءڵڵا تۆ وەکو مسلمانێکی شاری هەولێر لە جەژنی پیرۆزی ڕەمەزان زیاتر بەچیەوە خەریکیت زیاتر چۆن جەژنە پیرۆزەکەیت واتە سەرەتا لە چێوە دەست پێەکەیت وەڵا سەرەتا لە مزگەوتەوە دەست پێ دەکەین لە مزگەوت کە تەواو بووینە لە دەو جیرانەکان دەست پێ دەکەین
کە دە و جویران تەواوین دەچنەوە لای داک و بابمان بەڕاستی مەزدەری ڕئیسیمانەوە دەرا سەرەتا دوای ئەهلی مزگەوتەکە یەکەم کەس جەژنانەی لەگەڵ بکەی چێ خێزانمە تەمەند درێژ بن ئینشاءالله بۆ یەکتر هەر بمێنن هاوڕێت بزانە ئەو هەستێکی چۆنی هەیە لەم جەژنە پیرۆزەیە ئەمڕۆ جەژنی پیرۆزی ڕەمەزانە و بەزادی پاش ئەو هەموو ماندی بوون و تەقەلای کە هەموو دایتمان ئینشاءالله بەزایع ناچین و ئینشاءالله لە دواییشدا هەر بەردەوام دەبین وەکو تۆ جەژنانە سەرەتا جەژنانە لەگەڵ چێ دەکەی سەرتاکە دەچیتەوە لێرە حتمما لە ماڵێ لەگە داچی منداڵەکە بۆ ئەدی منداڵەکان ینی بۆ دەکان هەروایە کە ئەو گەورەکەی دوای چکانی لە دووی دێن و یەکێکمایە بەخوای باوکە ئەمرە خوای کردەوە بەڵام دایکمەوە ئینشاءالله لەو دوایان دەچین لای دایک گرینگە کۆبوونەوە لە ماڵی گەورە هەستێکی تایبەت هەروایە ئەوێ ئەساسە شوێنی سەرچی خۆمان پێویستە مسلمانان لە جەژنی پیرۆزی ڕەمەزان زیاتر چی بکەن و چۆن سەردانی یەکتر بکەن ئاخۆ چی بکەن زیاتر باش وەکو بەجێرە ئادابەکانی کە خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بۆمانی داناوە دەبێ ئەمە لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆین و تاوەکو بەردەوام بین و تووشی هەڵە نەبین و یا ئەوە تا خەڵکانی بکەی کە تازە دێنەناوەش ئەوانش فێرا نوێیەکەنەوە لە نێو کورد شتێکی تازیە نوێیەکەنەوە لەگەڵی ئەو شتە ڕاست نییە نەخێر ناوەڵڵا ئەو کرە جوانت لەبەر کردیە ئەوە لە بۆ جەژنت کردی بۆ جلە تایبەتەیە بەر جژنەیە خۆی گرینگە دەڵێن لە ڕۆژی جەژن جلی تازە و جلی نوێ لەبەر تازە بەری زیاترە تو بە جەژنان بەچی و خەریکی وڵا بەس جژنانی مارە سەردانی خزم و دۆستان دەکەی پێویستە مسلمانان لە جەژن زیاتر چی بکەن بەڕای تۆ گردن ئازایی و ئەوی بکەن گردن یەک ئازاکەن ئێستا دەچێەوە ماڵەوە جەژنانە لەگە ئەهلی مزگەوتەکەی کرد سەرەتا جەژنانە لەگەڵ چێ دەکەی وڵا لەگە داشم دارانە خۆچکە لاوم لە مارەیە پێش لەگەم ئەزم دارەکان داکمایە بابنمایە واتە سەرەتا دایکی منداڵانە بڵێ ئەس دادمە لای مارە داکمان تۆ بەڕاستی ئەم ساڵەکە جێژنێک بوو یەک لە جێژنە خۆشەکان بوو یەک لە ڕەمەزانە خۆشەکان بوو ئەوەی خەڵک باسی دەکردوان نەبوو بەس هیوادارم ئینشاڵڵا لەناو ملەتی کورد ئەو بەربەرەکانەیە و ئەو جێژنە بتە جێژنێکی خێر و بەرەکەت ئەو دوو حزب پێک بێن لەگەر یەکدی خەڵکەکە بڕگی سرعات بکە خەڵکەکە هیچ چاوی لە هیچ شتێکی نییە فەقەت لە ئیسراعاتی لە هامەتی زۆری دیتووە ئینشاڵڵا ئەو جێژنەی دەبتە جێژنێک یەک لە جێژنی خۆشی و شادی خۆشی شادی کردبیان ئەتوو بەعام لە جەژنان چی دەکەی سەرەتا کە دەچێەوە ماڵی جێژنانە لە چێ دەکەی سەرەتا بەعام من ئەوەل جار بابکی ڕەحمەتی منماوە خاوێنی لەو مزگەفتەی بوو مارە لێ نێزیک بوو دایکم ماوە بیدایە دەتاکم ڕادست پێ دەکەم لە مڵانەکانی خۆم ڕادست پێ دەکەم ماڵە خەزورانە و دۆست و عبابەکانن دەست پێ دەکەن بەڕاستی مسلمانان لە جەژن زیاتر چی بکەن چی ئەنجام بدەن جێژنە بسرمانان ئێمە ئەگەر ڕاستەقی نەبین بسرمان ڕاستەقی نەبین ئەوی بینمان لەگەری نەبووە ئەوین درێژەیەکمان لەگەریە بووە من زووتر دەست بە پێش بێخم دەستی بە پێش بێخم باشتر نەک ئەو دەست بە پێش بێخی ئەوە زۆر سەرەتایەکی زوروریە ئەو جلەگە دۆست و عبابەکان بیکەی بەڕاستی من دەستخۆشی لە جەنابیشتان دەکەم ئەو مادبوونەی بۆ ئەو مزگەوتەتان کردو بەڕاستی جێشانازیێن بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست یەکێک لە دیاردەهرە جوانەکان لە شاری هەولێر و بەشێک لە مزگەوتەکانی کوردستان پێم وایە ئەم دیاردەیە هەیە جەژنان نەکردنە لەگەڵ ئەهلی مزگەوتەکەی دوای تەواوبوونی وتاری جەژن ڕاستەوخۆ هەموو ئەهلی مزگەوتەکە ئاواکۆ دەبنەوە و جەژنانە لەگەڵ یەک دەکەن وەکو ئێستا کە دەیبینن تاوەکو بەر دەرگاش سڕەوەستاوە هەمووی هاوڵاتیان بۆ هیوایان دەستیان بکەوێتە ناو دەستیەک و وەک داوای گەردەنە ئازادی و لێخۆشبوون لە یەک بکەن خۆی گەورە نوێژ و تاعاتی هەموو لایەکی قبول کرد بێ ئەوەی کە دەیبینن ڕاستەوخۆ ئەو خەڵکەنە کە جەژنانە لەگەڵ یەک دەکەن و نوێژ و تاعاتی یەکتر قبول دەکەن و بەتەقەبەڵ الله منا ومنکم دۆخە لەگەڵ یەکتر دەکەن و وەگەردنی یەک ئازاکەن دیارە لە تەواوی ئەو گەڕەکانی کە لە شارەکانی هەولێر هەیە مزگەوت هەیە و تەواوی مزگەوتەکان بەو شێوازەیە ئەهلی گەڕەکەکە ئەهلی منتیقەکە داوای گەردن ئازادی لێک دەکەن. ئەمەی دەبینن ئەمە ئەهلیە و مزگەوتەیە کە لە تەواوی مانگی پیرۆزی ڕەمەزان بەیەکەوە خزمەتی مزگەوتیان کردووە بە ئامادەکردنی بەربانگ و نوێژەکانی تەراویح و بە تەواوی ئەوەی جێگای دڵخۆشیە دەبینین کۆمەڵێکی زۆریان گەنجن و بەشێکی زۆری کەوانەی لێرە هاوکارانی مزگەوتن گەنجن و مامۆسای مزگەوتەکەش لە نێویان ئامادەی و ئێستا کە جەژنە پیرۆزیان لێ کرد و گردن یەکیان بە تەواوەتی ئازا کرد چونکە بێگومان 29 ڕۆژی تەواو کارکردنی بەردەوام لەوانەیە دڵعاجزبوونێک بەهۆیانەوە دروست بێ بەڵام لێرەوە هەمویان گردن یەکیان ئازا کردووی تروا خەریکی دۆخەکردن و ماچماچارێن لەگەڵ یەک. ساڵ لەگە ساڵان فەرقە یعنی فێنێکتر بزە بالضبط حەز دەکەم خۆشتر بوو ینی خەڵکێکی باشتریش استیجابەی هەبوو.
زیاتر جژنانە بە چیەوە خەریک دەبی سبەینەی جژن کە لە مزگەوت دێنەوە سەرەتا جژنانە لەگەڵ کوێ دەکەیت بەخوای لەگەر جیرانەکان هاتە لەگەر جیرانەکان دواتر لەگەر وەستانە چاوەڕێی جەماعەتی کۆ دەبنەوە بێکەوە جژنانە دەکەن چ دەکەن زیاتر تاکید چاوەڕێی جیرانەکان دەکەن کۆ بینەوە ئیتر دەست بە جژنانە دەکەن زانە ئەو برا گەورەیە تۆ جژنان زیاتر بە چیەوە خەریک دەبی و وەکو ئەو برادرا ئەچینە لای دراوسەکان و بە گروپ دەچن هەموو بێکەوە کۆ دەبنەوە بەڵێ بڵێ دانیشتنی ژیان هەر دۆقە لەگەڵ ماڵەکە دەکەن سەلامەتی و ماڵەش دەردێت و بەگەڵ دەکەوێت بەڵێ 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 هەتا زۆر دەبن بەڵێ پێویستە بەڕای تۆ مسلمانان لە جژنی ڕەمەزانە چی بکەن زیاتر جژنی ڕەمەزان بکەن بە چی والله جژنی لێبوردنە جژنی گەردەنازاییە جژنی لێبوردنە جژنی سەداقەیە وڵە جژنانە لێکتری دەکەین و هەموو کۆ دەبینەوە پاشی نێژی جژنان لەگە یەکتری دەکەین و هەر ئەوەندە ئێستا مەجموعەشی باشن کۆبوویتنەوە لێرە چی دەکەن بەتەمانە چی ئەنجام بدەن سەردانی و دەور جیرانانە دەکەن چ دەکەن پێشەکی بە خێراتتان دەکەین کەناڵەکەتان وڵا جێژانەکە دەروبەری جیرانەکان دەکەین و دوژەکە خزم کەسەکان و سەرەتاکە لە مزگەوتی هاتیەوە یەکەم کەس جێژنانە لەگەڵ کچێ بوو وڵا کوڕە گەورەکەم بوو پێویستە مسلمانان لە جژنی پیرۆزی ڕەمەزان زیاتر چی بکەن بەڕای تۆ ئەو جژنەی بکەنە هۆیەوەی کە لێک ببووری نەگەعاتزیەکەیە لە ناومان بکوژن بەڕای تۆ پێویستە مسلمانان چی بکەن وڵات ئەو کەسی کە لێک عاجز بە دەبێت لە جژناندا ئاش بنەوە بێگومان دەست و خۆش بێ ئەتۆ زیاتر جژنی ڕەمەزان بە چیەوە خەریک دەبی و لە جژنی ڕەمەزان چ دەکەی ینی دەربارەی ینی سەرەتا کە دیوە ئاوا لەگەر برادرانە کۆ دەبنەوە سەردانی دەور جیرانان دەکەن دەچێەوە ماڵی کوڕەکانە ماڵی دایکواوە گەگەماابن کە دێمەوە ماڵی یەکەم زار جژنان لەگە داشی مندارم لەگە ماڵی دەکەم و دوایش پاش نان دێمە دەر لەگە دەور بەر جیرانەکان دەکەم و دڵخۆشی و خوددەڕبڕین و تازیە زندی دەکاتەوە لە جژنی ئەوە ڕاستە شتەشی جوان نییە غەڵەتە ئەوە تازیە زندیکردنەوە یان سەقەبران و ئەو ڕۆژیش خۆشی و شادی و لێبوردنە بەس بە عکسەوە تو بچی تازیە نوێکەوە یان وڵا مشکلەشی پار بۆ تازە مشکلەکەی نوێ دەکەنەوە مشکلەکەی نوێ دەکەنەوە دەبی لەو جژنەی بەڵکو گردن یەکتر ئازاکەن و مشکلەکان لە گردن یەکتی ئازارکەن لێبوردە بین لە بەرامبەر یەک دڵخۆش و شاد دەرببڕین خی گەورە ئەو جژنە مبارەکە لێمە ناردیا سەر هەردوو چاوم گەلێک بەخێر بێ سەر چاو مندارەکان خزم و کەسەکانم کۆ دەبنەوە لە مارینگۆ هەموو لە مارە منە ئارەوەڵە هەموو لێگڕا لای چیزەکان مێکەچیان ناتینەوە لە جژنان هەستێکی چۆنت هەیە جژنانت پێخۆشە زۆرم پێخۆشە هەر کەسانە هەر ئەگەر لە مارە درت خۆش بی ئەوە بە هەموو بابەتێکی دەرد خۆشە جژنانت سەردانێ و خزم و کەسانە و دۆستانە دەکەن ئارێوەڵە پێشان دەسماکن ئەوانە هەمووی دەسمە ئەولایە دەسمە ئەولایە دەگەڕیم لە جژنی هەمووی بەسە دەکەوە هەموو لێک ڕا پێم ناکەی دەست خۆش بێ والله الحمد لله ئەو ڕەمەزانەی زۆر فێنک بوو زۆر خۆش بوو الحمد لله لەخوای بە زیاد بی لە مزگەوت دوای لە مزگەوت جژنانەتان لەگەڵ ماڵێ کرد لەگەڵ خەڵکی مزگەوتەکە کرد کاتی و ماڵێکم کەس جژانت لەگەڵ چێ کرد والله دەزانین چۆنە ڕەمەزانە ئینسان تۆزە هیلاک دەی بەڕاستی ینی لە مزگەوت هاتینەوە ئەم خەم لێ کرد شەو نەنووسبینە وەکو ڕەمەزان کوشەوانە پاش تا پاشی بەخەبەر بووین ئەو شەو شەروا بوو تقریبان زیاتر جژنان بە چیەوە خەریک دەبی زیاتر چ دەکەن واتە هەموو شەوی خزم و کەسان دەکەن و وڵ هەر عادەتەن هەروایە کە لە مزگەوت دێوە دەور و زیران و ئەوانە سەردانیوان دەکەی داسینی لای ماڵی خەزور و سەردانی برا و خوشک و سەردانی ماڵی خەزورت کردیان بەتەمان ئێستا بکەیت وڵا بەتەمانی ئێستا بچین بەخێر و سەلامەت زانم برایە پێی گوایە مسلمانان دەبێت لە مانجی ڕەمەزان بەتایبەت لە جژنی ڕەمەزان چی بکەن بەڕای تۆ وڵی هەد سەردانی خزم و کەسی بکە بستە ماڵی بابی ماری خزم و کەسەکانی بکاتن و زیرانەکانی و مال بگەڕێ زۆر شتەشی ساکە تۆ لەگەڵ ئەو ڕەمەزانە چۆن بووی پێم وابێ و ڕەمەزانە تۆزەک فێنک بوو زۆر باش بوو الحەمدولillah لە خوای بەزیادی زۆر الحەمدولillah زۆر باش بوو یاخۆ هەر باش بی سەرەتای جژنانەکەت لەگەڵ چێ کرد والله یەکەم زار لە مزگەوت تێم کە چوم لە دوای مزگەوتی حالەتی خەڵکی شاری ئەو لێر وایە لە مزگەوتی دەست بێت دوای کە هاتێەوە وڵات چوومە ماڵێ لەگەم مار و منداری خۆمان جێزانامەکە دوای هات ماڵەوەیان لەگە خێزان سەر والله لەگە مندارەکان مەزە خێزانەکە ئەوان زیاتر لە عەوشەی بوون ئەجە یەک بێک پێدا تا گەشتمە مار
ئەم جەژنەیە چۆن بوو جەژنە پیرۆزە سەرەتا لە چێ کردو ئێستا ئاراستی چێ دەکەی جەژنانی خۆت ئێستا ئاراستی دایک و باوکم دەکەم دایک و باوک بۆ کەناڵی پێیان و هەموو خەڵک دەزیارەبی جەژنی تۆش پیرۆز بێ ئێمە ژووکو کەناڵی ئاسمانی پێیان جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستی جەنابەت دەکەین خۆت زۆر جوان کردی ئەو جلکە جوانەیە چێلۆتی کڕیە و تەزیقەکە چێداینە چێ پشتێن دەشی لەو بەستی باو دەیبەستی باشە لە جەژنان چی دەکەێت و زیاتر وەڵا هەر خەریشی چکولێت کۆکردنەوەمە چکولێت کۆکردنەوە ینی لە سبینەوە لەگە برادەکان چوو زۆر کۆکردویان کەم زۆرم کۆکردەوە زۆر کۆکردەوە خەڵک باش بچکلەی دەدا و ساڵ والله ئەکید ڕەمزانەکە تابرێ خۆش بوو خاستە لەگەر بە ئیمانەوە بێ هەر تام و سێژی شیرنی هەیە بەڵام بۆ ئاخیرێک کەمە ئەگەر گەرمی کردی دەنا هەوای ماشەڵە زۆر خۆش بوو هەست بە تێنێتی برسێتی نەدەکرد دیلا مەگەم لە دەرەوە ئیشێکی قورست بکردوە یان کارێک قبول کە هەر نیعمەتێکی زۆر گەورەیە دزگەلەوەی هەر ئێوارە ئەوەندە دڵت خۆش دەبوو وە دەزانی جایزەشی زۆر گەورەت بردیتەوە هەست بە خۆشیێکی زۆر دەکرد فتارکردنەوەیەک جەژنە دەتوانێت بزە هەموو فتارکردنەوە ئێواران هەست بە خۆشیێکی تایبەتی دەکرد بەڕاستی ڕۆژەکانی دی نییە ینی ئەو خۆشیی ئێستا ئەوڕۆ جەژنیشە ڕاستە جەژ نەخۆشە بەڵام ئەو تام و لەزەتەی لە ڕەمەزانێ خۆشێک یاعی تایبێتی مەندی لە ڕەمەزانە بوو لە ڕۆژەکانی دینی ئەتۆ زیاتر جەژنان بە چیەوە خەریکی و جەژنانە چۆن بڕێەکەی وڵی لە سەرەتا لە سبینەوە چۆن دەست پێەکەی لە سەرەتا ئەو دەروبەر بدایەت ئەوەی ئەو ماڵانی زیرانەکان بەسەر دەکەینەوە کۆ دەبینەوە بێکەوە دەچینە کۆڵانەکانی دی و خزمەکانی دی و ئەو خزمانی دەوروبەر نزیک بی هەمیان بەسەر دەکەینەوە مسلمانان دەبێت لە جەژن چی بکەن بەڕای تۆ مسلمان دەبێت لە جەژن چی ئەنجام بدات دەکرێت مسلمان سەردانی قەبر و خەمی نوێکاتەوە و ئاژاوی دروستکات بەخۆی ڕۆژەکە جەژن یعنی خۆشی سیزاب ناکە ئەتو ناخۆشی دووبارەکەیەوە بەڕێی من دومین لە دوایەت و ئەوەی ینی ڕۆژ جەژنا نەماڵەوە دابنیشی ینی گۆشە گیربی مەڕووزە تا پێت بکرێت ئەم ڕۆژە دانەنیشی حتا پێت بکرێت سەردانی هەم خزمان بکەیت بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بووم کۆمەڵەیە ڕاو سەرنجی کۆمەڵە هاوڵاتی نێو مزگەوت و دەرەوەی مزگەوتەکان بوو لە جەژنی پیرۆزی ڕەمەزان و هەمومان دوعایەوە دەکەین خوای گەورە نوێژ و تاعاتی هەموو لایەکی قبول بکردبێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەی گوێبیستی بوون و بینیتان ڕاستە و خۆ نێو شاری هەولێر بوو و گەرموگوڕی هاوڵاتیان بوو لە جەژنی پیرۆزی ڕەمەزان تاڵقێکتر و بەرنمێکی تری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.